دوانیۆڕۆی ئەمڕۆ بەشێک لە بینای مەڵبەندی 12 یەکگرتووی ئیسلامی کوردستان لە قەزای سۆران ئاگری گرت و سوتا بەهۆی وازەرە و زیانێکی زۆر بەربیناکە کەوتووە. سالار هاودیانی کارگێڕی ماڵبەندی سۆرانی یەکگرتووی ئیسلامی ڕایگەاند هۆکاری ئاگرکەوتنەوەکە بەهۆی دروستبوونی شۆرتی کارەباوە بووە، بەڵام خۆشبەختانە ڕووداوەکە هیچ زیانێکی گیانی نەبووە و تەنها زیانی مادی لێکەوتوتەوە. هەروەها وتی لە دوای کەوتنەوەی ئاگرەکە تیمەکانی ئاگرکوژێنەوەی سۆران با زووی گەیشتوونەتە شوێنی ڕووداوەکە و توانیویان ئاگرەکە کۆنتڕۆڵ بکەن. دیار ئەمڕۆ کاتژمێر 1:25 خولەک ئاگدار کراینەوە کە بە ئاگرێک لە بارگای مەڵبەند هەیە. ئێمە بە خێرایی ئەو برانێکە لێرە بوون گەیشتن وە زوو بە تیمەکانی بەرگری شارستانیمان ئاگدارکردنەوە هاتن. سوپاس کە ئەوانش بە خێرایی بەدەم بانگەوازەکەی ئێمەوە هاتن و خێرا گەیشتن. زەرورزیانی زۆر بە بارگا گەیشتووە، بەڵام سوپاس بۆ خواست کە زەرورزانی جیانی نەبوو. ئەو برانە هەمویان کە لێرە بوون کارمەند و پاسەوانەکان هەمویان سەلامەتن. ئیتر زەرورزیانی مادیش قەرەبوو دەبێتەوە ئینشاءڵڵا. سەبارەت بە هۆکاری ئاگرکەوتنەوەکە پێشبینی زۆر دەکەین، هەم ئێمە هەم تیمەکانی بەرگری شارستانیش کە ئاگرەکە بەهۆی شۆرتی کارەوە باوە ڕووی دابێت لە یەکێک لە ژوورەکان دواتر تەشەنێ کردبێت.